ئەو نەفتە سوپەرە ئەو فلاش و سلڤەری هەیە باش تەماشاکە ئەوە نابی لە 48 کەمتر بی هەتا شێستی سلڤەرەکەی بەری ئەوە باشە بەس ئەویان خراپە ئێستا چار پێ نەفتەیە بەری بەغدا هەیە بەسرایە بەس بێجیان لە هەمیان باشترە بێجی لە هەمووی باش بێجی لە هەمووی باشترە مان بەکرەوە لە ڕووی ڕەنگەوە تەماشای دەکەم ئەگەر وەکو هاوڵاتی تەماشای هەردووچی یەک ڕەنگی هەیە علاقە لە ڕەنجدانە بزانین لۆ ئێستا فعسێ مختبەر هەیە فعز دەکرێت باشە بەس هەیە بۆنی تیژە ئێستا تەماشا لۆ نمونە ئەوە یەکسەر کوژاوە نیە باشە ئەوە بڕک تاخیتر دەکوژێتەوە تەماشاکە ئەو چاوریەکەیە ئەجۆلۆ سۆبی احتیمالە بوونی بێ بوونی بێ بەس بێزی بوون نیایە ئەوە زووتیش خلاص دەبی باشە سعریان چەندە لە بازارە ئێستا لە جملەی بەری لە جملەی بەخوای ئەوە لەگەوت تقریبا بەرمی 7,000 فەرقە بە چەندی دەگاتە دەست هاوڵاتی ئێستا ئەوڕۆ ئەگە هاوڵاتی بکردن بە 175 دەگەت دەستی بەری ئەمە بەخۆم بە 162 سێ دەکردن بە 65 دەفرۆشین دازاج کری سیاری دیت سەری 175 ڕادەوەستن لەو دووسێ ڕۆژەی کە نەفتی کوردستان جارێکی دیکە بەڕێکراوە و فرۆشراوە نێردرا لەو بازارەکانی جیهان هیچ تاسیرەشی لەسەر نرخی نەفتی دروست کرده بوو هارێەوە لە پێشتردا دەوری 150 تا 45 بوو بەری هالۆ تاسیری کردی ئێستا تقریبا لەگەر پێشی نەفتی بڕوا بەرمیل 10,000 یات سەری هارێوڵە دووری فەرقە خواست لەسەر نەفتی کووە ئەو ساڵە باشە خراپە کەمە بەخوای لە قەدەر باشە ئەدی ئێستا تو برێ ئەوەی هایبی دەخڕی ئەوەی نەشی بیتر کابرا لۆ نانی نەیبیتن لۆ نەفتی لە چی پێکاتن بەس ئەوەی دەورەمەند بیتن وەزی باش وڵای ئێستاکە دەکرێتن لەوانەیە کابرا دوو بەرمی سێ بەرم لە خۆ بکڕێ دستانێ تامین خۆی دەکات.